دوای 2 ساڵ چاوەڕوانی وەرزشکارانی چەمچەماڵ بە هەوڵی قایمقامی قەزاکە و لەسەر فەرمانی قوبە تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و تەرخانکردنی بڕی زیاتر لە 815,000 دلار یاریگای شەهیدی سەرکردە نازم حەمەی سلێمان لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و قایمقامی چەمچەماڵ و ژمارەیەک لە وەرزش دۆستانی سنوورەکە بەڕووی وەرزشکارانی چەمچەماڵدا کرایەوە. بە خۆشحاڵیەوە بەشدار بووین لەکردنەوەی یاریگایەکی گەورە لە شاری چەمچەماڵ کە تایبەتە بە تیپە میلیەکان و بە ناوی شەهیدی سەرکردە شەهید نازمی حەمەی سلێمانەوەیە و پێم وایە ئەم یاریگایە بە تایبەتی لە ئەم کات و ساتەی کە هەم ساڵی قەیرانی داراییە و هەم سەردەمی پەتای کۆرۆنایە پێم وایە تەواوکردنی و ڕۆڵی کاریگەری و جود و ماندووبوونی برای بەڕێزی خۆشەویستمان کاکوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەواوکردنی ئەم یاریگایە بەڕاستی ئەمە جێگای خۆشحاڵی و مای ئەوەیە کە من پێم وایە هەمومان شانازی پێوە دەکەین بە تایبەتی لەم سەردەمایە و ئەم یاریگایە بۆ ئەم سکات و ساتە بۆ چەمچەماڵ ینی یاریگایەکی زۆر گرنگە و توانم من پێم وایە بۆ تەمایی خۆشحاڵی و دڵخۆشکردنی تەواوی وەرزشکاران و وەرزش دۆستانی چەمچەماڵی پایتەختی شەیدان و ئەنفال کراون. 16 2018 کاکوبات هاتە سنوورەکە بەڵێنی پێداین کە ئەم جۆرە پرۆژانەی کە وەستاون ئیشیان لەسەر دەکرێت و بەرنمەیان بۆ دادەنرێ بە خۆشحاڵیەوە دوای هەفتەیەک لە هاتنی بەڕێزیان ئێمە لەگەڵ لیژنەی تیپە میلیەکان ئەو کاتە هەموو پرۆژەکە و ئەوەلیاتەکانمان خستە بەردەست بەڕێزیان ئەو بوو یاریگا بڕی 815,000 دلاری بۆ تەرخان کراوە و لە ساڵی 2013 وەستا بوو بەڵام خۆتان دەزان ئەمڕۆکە کراوەتەوە ئەمە یەکێکە لە هەوڵەکانی برای بەڕێزمان جەنابی کاکوبات. لەگەڵکردنەوەی ئەو یاریگایە یاری کۆتایی خولێکی تۆپی پێکە لەلایەن لیژنەی تیپە میلیەکانی چەمچەماڵ بۆ 12 تیپی قەزاکە ساز کرابوو بەڕێوەچوو. یاریەکە لە نێوان هەردوو تیپی سپێدە و برایەتی ئەنجام درا و دوای یاریەکی جوان و دۆستانی ئەو دوو تیپە سەرنجام بە لێدانی گۆڵی یەکلاکەرەوە تیپی برایەتی توانی براوەی یاریەکە بێت و نازناوی یەکەمی خولەکە بەدەست بهێنێ. وەکو تیپی سپێدا لە کۆی 12 تیپ لە لیژنەی تیپە میلیەکان بۆ ئاسی پلەیەک توانیمان بگەینە ڕیزی نایابی پلەیەکانی چەمچەماڵ و لە یاری کۆتایی لەگەڵ تیپی برایەتی خۆشەویست یاریمان ئەنجامدا بەڵام بە لێدان یەک لاکەرەوە بەخت یاورمان نەبوو یارەکە ئەوان بە ئەنجامی لێدان یەک لاکەرەوە توانیان سەرکەوتوو بن. پاشەوەی خولێکی لیژنەی تیپە میلیەکانی چەمچەماڵ بۆ 12 تیپی پلەیەکی سنوورەکە کرابەوە خۆش بە حاڵمان توانیمان لە پای ئەو مادووبوونەی کە هەوڵمان دوێدا تەمرینێ باشمان بۆ کرد بگەین یاری کۆتایی لە بەرامبەری 20 پێدەی خۆشەویستی هاوشارمان یاریکەین سوپاس بەخوای گەورە شانس یارمەتی دەرمان بوو توانیمان بە پەنارتیا دیارەکە بەرینەوە. لە کۆتایی مەراسیمی کردنەوەی یاریگا و بەڕێوەچوونی یاری کۆتایی خولی تۆپی پێی تیپە میلیەکانی چەمچەماڵ خەڵات بەسەر سەرکەوتوانی خولەکە و ئەو کەسانەدا دابەش کرا کە ڕۆڵی بەرچاویان لە کردنەوەی یاریگای شەهید نازم حەمەی سلێمان ژێڕابوو. مەجید حەمی، گەلی کوردستان، چەمچەماڵ.